ئەو ڕیمە لە پشتەوەڕا لەوانیدایە یەکەشیان حەملی خوای کرد خوا سێبووری کە سوکاریان بداتن یەکەشیان لەگەری شڕە بەڕاستی کوڕەکەی من پۆلی شەشە لەگەر سێ هاوڕێ بە ساری دەگەڕێنەوە لە مەکتەبی ئەو ڕیمە لە پشتەوەڕا لەوانیدایە نازانم سورحەت بووە سورحەت نەبووە یەکەشیان حەملی خوای کرد خوا سێبووری کە سوکاریان بداتن یەکەشیان لەگەری شڕە بەڕاستی ئەو بریانە نەخۆشخانێکی بەرامبەر فامین مۆڵ کوڕەکەی من الحەمدولillah سەلامەتە بری ئەوانش هەر سەلامەت بوون دوعای خێر لە بۆوان دەکەم یەکەش سایقەکەیان چکە کوڕەکەی من و لەگە سایقەکە لە پێشەوە بووە کوڕەکەی من باشە الحەمدولillah سایقەکە بڕەکش ئەو بووە بەس باشە لە خوای بەزاد بوو هەر ئەوەندە بوو کتابەکان پۆلی چەندن؟ پۆلی شەش چەند قوتابی تێدا گرتن؟ 4 قوتابی بەس کوڕەکەی من نازانم بەخوای وەزعیان کوو بوو ئێستا بەخوای بەس کوڕی مام حەبڵای کە لەگە کوڕەکەی مندای ئەو معنی تقریبان شڕەوە بردیانە نەخۆشخانێکی تایبەت باخی تر یەکەشی حەملی خوای کرد خوا سێبووری کە سوکاریان بداتن بەڕاستی پێم ناخۆش بوو یەکەش ساقەکەش الحەمدولillah باشە و کوڕی میش هەر لە خوای بەزیادی زۆر باشە و